بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أما بعد، بەڕێزان خۆشەویستان، ئێمە بڵێن لە بەرنامەی ڕابردوو باسی ئەو گومانەمان کرد کە بریتی بوو لەوەی کە ڕەتکردنەوەی بەشێکی گرنگ لە سونەتی پێغەمبەر درودی خوای لەسەربی ئەویش ئەو فەرمودانن کە ئەسڵیان نییە لە قورئانی پیرۆز کە پێ دەگوترێ ئینکار استقلالیەت السنە للتەشریع، کە ئاماژەمان پێکرد گوتمان یەکێک لە مهمە و وەزیفەی سنە بەرامبەر قورئانی پیرۆز ئەوەیە کە تەشریعی نوێ، ئەحکامی زیادە کە لە سونەتی پێغەمبەر درودی خوای لەسەربی هاتبن، ئەگەر چی لە قورئانیش باس نەکرابی کە ئەمە یەکێکە لە وەزیفەکانی سونەتی پێغەمبەر درودی خوای لەسەربی و جمهوری زانایان بڵێن اتفاقیان لەسەر ئەم وەزیفەیە هەیە کە بەڵێ سونەتی پێغەمبەر درودی خوای لەسەربی دەکرێ حکمێکی نوێ بهێنێتن ئەگەر چی لە قورئانیش باس نەکرابی. بەڵام ئەو گومانە لەسەر ئەوەیە کە تەنیا وەزیفەی سونەت بەرامبەر قورئانی پیرۆز بریتیە لە بەیان و تەفسیر و تەفسیل و تەخسیص و تەقیید و ئەو بابەتانەی کە ئەو ئەحکامانەی کە ئەسڵیان هەیە لە قورئانی پیرۆز. ئێمە بڵێن لە بەرنامەی ڕابردوو هەندێک خاڵ ئاماژەمان پێکرد بۆ ڕەتدانەوەی ئەم گومانە، و لەم بەرنامەیە ڕەدی هەندێک لەو بەڵگانە دەدەینەوە کە ئەوان بڵێن ئاماژەی پێ دەکەن کە ئەمانە دەبن بە بەڵگە لەسەر ئەوەی کە ناکرێتن ئەو حکمە نوێیانە، حکمە زیادانە بە تەشریع و بە دین حساب بکرێ، لەبەرەوە چونکە هەر شتێک دەبی لە قورئاندا هەبی. یەک لەو بەڵگانە کە دەڵێن خوای گەورە دەفەرمێت ئین الحکم إلا لله، ئین الحکم إلا لله، کە بە تەفسیری خۆیان دەڵێن ئەمە قسەی خوایە. خوای گەورە دەفەرمێت حکم تەنیای خوایە، کەواتە ناکرێتن حکمێک لە سونەتدا بهاتبیت و ئێمە بە حکمی شەرعی و بە وەحی و بە دین و بە تەشریع حسابی لەگەڵ بکەین. بەڕێزان، ئێمە چۆن ڕەدی ئەم گومانە یان ڕەدی ئەم بەڵگەیە بدەینەوە؟ وەکو بڵێن پێشووتریش یعنی باسمان کردووە کە بەداخەوە یعنی گرفتی ئەم جۆرە بیرکردنەوانە و ئەم تاقمانە ئەوەیە کە کاتی کە ئاەتێک یان دەقێک یان تەنانەت حەدیثێک دەینن، ئەوان یعنی یەکەم ناگەڕێنەوە بوو تەفسیری ڕاستی ئەم ئاەتە یان یعنی شەرحی ئەم حەدیثە لەلایەن گەورە زانایانی پسپۆر لەو بارەوە، بەلکو بە تەفسیری خۆیان، بە تەفسیرێکی زۆر بڵێن سادە و زۆر بەڕاشکاوی تەفسیرەکەن بە پێ تێگەشتن و فەهمی خۆیان، و بە تایبەتی کە هەوڵ دەدەن بیگونجێنن لەگەڵ ئەو بیرڕای خوانیان هەیە پێش وەخت. بۆیە لێرە بەڕاستی یعنی دەبینین زۆربەی ئەو تەفسیرە هەڵانە کە لە بودەقە شەرعیەکان دەکەن لەو یعنی شێوەیە بڵێن سەرچاوەی گرتووە. ئەویش ئەوەیە کە یعنی پچراندنی ئاەتێک لە مەنزومی گشتی ئاەتەکانی تری قورئانی پیرۆز، دەرهینانی ئاەتێکی قورئان و شیکردنەوە و تەفسیرکردنی ئەم ئاەتە بەجیا لەگەڵ هەموو ئاەتەکانی تری کە پێش و پاشی ئەم ئاەتە کە پێ دەگوترێت سیاقی خیتاب، سیاقی ئاەتەکان، ئەحوال و مولابەسات و تەنانەت سەبەبی نزول و زۆر زانست هەیە، زۆر بابەت هەیە پەیوەندی بە تەفسیری ئەم ئاەتانە هەیە. ناکرێتن ئەتوو ئاەتێک دەربینی لە کوی گشتی ئاەتەکانی تر، بەلکو لێرە دەبینی نەک ئاەتێک، بەشێک لە ئاەتێک، دووسێ وشەیەک لە ئاەتێک کە تو دەری بینی و تەفسیری بکەی بەو تەفسیرەی کە حتمما تووشی هەڵە دەبی لە تێگەشتنی ئەم ئاەتە. یعنی ئەمە سەرچاوەی زۆر لە هەڵەکانی ئەوانە بەڕاستی کاتی کە تەفسیری هەڵە دەکەن لە بوو دەقێکی شەرعی، لە بوو ئاەتێکی قورئان، لە بوو فەرمودەیەکی پێغەمبەر درودی خوای لەسەربی. خۆ ئێمە ئەگە بین تەماشەی سیاقی ئەم ئاەتە بکەین، ئەم ئاەتە لە چی بوارەکەوە، لە چی سوورەتێک باسی چی دەکە، پێشتر و پاشووتر چی هاتووە، خیتابەکە و مەوزوعەکە بابەتەکە چییە، ئەو وەختی بۆمان دەرەکەوی کە ئەم ئاەتە بە هیچ شێوازێک لە دوور و نزیکەوە پەیوەندی بەو تەفسیرە هەڵەیە نییە کە ئەوان بەو لێکدانەوە هەڵەیە نییە کە ئەوان لێک دەدەنەوە.
بوی بەڕێزان ئێمە ئەگەر ئاەتێک پێش ئەم ئاەتە و ئەو ئاەتەی کە ئەم بەشە لە ئاەتەکە تێدا هاتووە بیخوینەوە ئەو جا بوومان دەرەکەوی کە بابەتەکە چییە و باس چ دەکات. طبعا لە سوورەتی ئەنعام ئاەتی 56 کە پێش ئەم ئاەتەیە و ئاەتی 57 کە هەر خودی ئەم ئاەتە بەڵام ئەمە بەشەکە لە ئاەتەکە إن الحكم إلا لله خواهي قورة فرميشي قل إني نهيت أن أعبد الذين تدعون من دون الله. أما جارك خطاب لقل پیغمبر دولد خوالي سربي أي محمد أتو پیغمبر بچه أما خطاب لقل چه أي محمد تو لقل چه قصدك أم قصيال بو چه بو ببروايان بو مشركة كان. قل إني نهيت أن أعبد الذين تدعون من دون الله پیغمبر من نهیم لێ کراوە قەدەغە کراوە بۆ من کە من کەسێک بپەرستم غەیری خوای گەورە. قل لا أتبع أهواءكم من بە شوێن هەوا و ئارەزووی ئێوە ناکەوم قد ضللت إذا وما أنا من المهتدين من ئەو کاتە گومڕا دەبم و ڕێی هیدایەت بەزرەکەم. قل إني على بينة من ربي پێیان بڵێ من لەسەر ڕێبازێکی زۆر ڕون و ڕاشکا و ڕاست يعني دەڕوۆم. قل إني على بينة من ربي ومن چاک دەزانم ئەو پەیامەی خوای گەورەیە کە من لەسەریمە. وكذبتم به ما عندي بەڵام ئێوە بە درو دەزانن ئەو پەیامەی کە من بۆ ئێوەم هیناوە. ما تستعجلون به إن الحكم إلا لله لێرە بزانە إن الحكم إلا لله يقص الحق وهو خير الفاصلين. يعني لێرە کافرەکان چیان دەکرد داوایان دەکرد لە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی دەیان گوت ئەگەر تو ڕاست دەکەی تو نێردراوی خوای گەورەی تو پێغەمبەری فەرموو با و ئێمەش لەسەر باتڵین و ئێمە گومڕاینە و ئێمە بێبڕواین بڵین کافرین فەرموو داوا بکە لە خوایەکەت با خوای گەورە لە ئێمە لە ناو ببە با عەزابێکی زۆر سەختمان بدە. لێرە خوای گەورە فەرمووی پێیان بڵێ وكذبتم به ما عندي ما تستعجلون به ئەو شتەی کە ئێوە پەلە لێ دەکەن ئەو عەزابەی کە ئێوە داوا دەکەن کە بە پەلە خوای گەورە ئەو عەزابە بنێرتە خوارەوە و ئێوە لە ناو ببە ئەمە ئیشی من نییە ئەمە ئیشی خوایە. ئەم حکمە ئەم بڕیارە بەدەست من نییە ئەم بڕیارە بەدەست خوای گەورەیە. خوا دەزانی کەی ئێوە مستحقی ئەم عەزابە دەبن حتمما ئێوە مستحقی ئەم سزایە و ئەم عەزابە دەبن بەڵام ئەمە من ناتوانم بڕیار بدەم ئێوە پەلە دەکەن لەوەی کە ئەو عەزابە خوای گەورە بە زووترین کات عەزابتان بدەت و لە ناوتان ببەتن و بڵێن پەلە دەکەن بەڵام ئەمە ئیشی من نییە ئەمە ئیشی خوایە. إن الحكم إلا لله ئەمە خوا بڕیارە دە خوا بزانەکەی پێ باشە عەزابتان بدە لە ناوتان ببە ئەو وەختی نابی ئەتوو داوا بکەی وەخوای گەورە وەڵامت بدەتەوە لەو کاتە ئەمە ئیشی خوایە تو ناتوانی فەرزکەی لەسەر خوای گەورە کە زوو ئەم سزایە بۆتان بنێری. خۆ طبعا لە ئاەتی تریش یعنی ئەمە هەڵویستی کافران بوو بێبڕوایان بوو. لە ئاەتی تریش دەبینین ئەوان داوایان دەکرد لە پێغەمبەر درودی خوای لەسەر بی ئەگەر تو ڕاست دەکەی بە خوای گەورە ئەو ئەسمانە بەسەرماندا بڕوخێنیت یان بەرد ببارینیتن و لە ناومان ببە. بۆ مثلا لە سوورەتی ئیسرا ئاەتی 92 خوای گەورە دەفەرمێت ئەو تسقط السماء كما زعمت علينا كسفا. يعني یەک لەوانەیە دەڵێ ئەگەر تو ڕاست دەکەی ئەگەر تو پێغەمبەری خوای نێردراوی خوای داوا بکە لە خوای گەورە با ئەو ئەسمانە پارچە پارچە بکەتن و با سەری ئێمە بڕوخێنیتن. لە سوورەتی ئەنفال ئاەتی 32 وإذ قالوا اللهم إن كان هذا هو الحق من عندك فأمطر علينا حجارة من السماء أو ائتنا بعذاب أليم. دەیان گوت ئەگەر تو ڕاست دەکەی تو پێغەمبەری خوای نێردراوی خوای داوا بکە لە خوایەکەت با خوای گەورە باخوا بە باران یعنی بەرد ببارینیتن بە باران لەسەر سەرمان یانیش عەزابێکی زۆر سەخت بۆ ئێمە بنێریتن. ئەمە ئەوان ئەوها داوایان دەکرد دەیان گوت طبعا بڕوایان نەدەین بە پێغەمبەر درودی خوای لەسەر بی دەیان گوتە تو ڕاست ناکەی ئەمە وانە ئەگەر ڕاست دەکەی دەفەرموو بە خوای گەورە لە ناومان ببە. بۆیە لێرە خوای گەورە ئەم خیتابە بوو پێغەمبەرە درودی خوای لەسەر بی کە ئەتوو کاتی کە ئەوان داوای
یان پەلە دەکەن لە دابەزینی سزایەکە ئەتوو چ بکە پێیان بڵێ ئەمە ئیشێ من نییە، من ناتوانم بڕیار لەوە بدەم، من ناتوانم ئێوە ناتوانن فەرز بکەن لەسەر خوای گەورەکە پەلە لە دابەزینی سزایەکەتان بکە. کەی خوای گەورە ویستی لەسەر بوو ئەو کاتە عەزابتان دەدا، ئەو کاتە لە ناوتان دەبە، ئەو کاتە سزاتان دەدا. بۆیە بەڕێزان ئەمە چ پەیوەندی بەوە هەیە کە حکم دەبی لە قورئان بی نابی لە سوننە بی؟ بزانە کاتی کە تو دێی ئاەتەکان وەکو خۆیشی دەکەیەوە، کە تو دێی بە پێی سیاقی ئاەتەکان، بە پێی خیتابەکە، بە پێی مولاباساتەکە، بە پێی هۆکاری دابەزینەکە، یعنی ڕەبتی ئاەتەکان دەکەی بە پێش و دواوە، یعنی بەلکو تەنانەت یعنی مناسبە لە نێوان سوورەتەکان هەیە. یعنی علمی مناسبات لە علومی قورئان ئەمە علمەکە، مناسبە لە نێوان ئاەتەکان، بەلکو تەنانەت مناسبە لە نێوان سوورەتەکان. یعنی سوورەت ڕەبتی هەیە، پەیوەندی هەیە بە سوورەتی ئەوەی کە لە دوای خۆی دێت، ڕەبتی هەیە بە سوورەتی ئەوەی کە پێش خۆی هاتووە. کەواتە چۆن دەکرێت ئەتوو بەشێک لە ئاەتێک بپچڕێنی لە ئاەتەکە دەری بینی و بە کەیفی خۆت تەفسیری بکەیت؟ بزانم چێ ئەو تەفسیرەی کردووە. فەرموو ڕای یەک لە مفەسرە معتەبەرەکانمان بوو بینن لە سەردەمی سەحابە و هەتا ئێستا کە کەسێک ئەم بوچوونەی هەبی، کە کەسێک ئەم تەفسیرەی کردبی کە بڵێتن ئەم ئاەتە یان ئەم بەشە لەو ئاەتەکە خوای گەورە دەفەرمێت ئین الحکم ئیلا لله، مەبەستی پێی ئەوەیە کە ئێمە حکومەکە دەبی قورئان بی، نەک دەبی سوننە بی. دوایە بەڕێزان خاڵێکی تر ئەگەر گریمانە بڵێن ئەمە ئاەتە باسی ئەوە دەکە کە وەکو ئاماژەمان پێکرد ئەمە ئاەتە هیچ پەیوەندی بەو بابەتەوە نییە، بابەتەکە 180 دەرەجە جیاوازە لەگەڵ ئەوەی کە ئەوان باسی لەوە دەکەن. بەڵام گریمانە ئەگەر بڵێن ئین الحکم ئیلا لله، مەبەستی پێ ئەو حکمەیە کە ئەحکامی شەرعیە. باشە لێرە خوای گەورە لێرە فەرمووی ئین الحکم ئیلا لله، نەیفەرمووە ئین الحکم ئیلا فی القورئان. خو ئەگەر بەو شێوازە بهاتبوو ئین الحکم ئیلا فی القورئان، یعنی بەهەرحاڵ لەوانەیە بڵێن یعنی حەقێکیان بدەینێ بڵێن ئەم تەفسیرەی لێ وەربگرن. طبعا خو ئەگەر بەو شێوازەش بهاتبوو هەر معنەوەی ئەوە نییە کە حکم لە سوننە وەرناگیرێت. حتا تەنانەت ئەگەر بەو شێوازە بهاتبوو ئین الحکم ئیلا فی القورئان، سوننەشی دەگرتەوە. بەڵام ئەسڵەن خوای گەورە لێرە فەرموو ئین الحکم ئیلا لله، وەکو باسمان کرد بابەتەکە ئەسڵەن جیاوازە. بەڵام فەرەزەن گریمانە با بڵێن ئەمە باسی ئەوەمان بوو دەکە. باشە حکمی خوا ئەدی سوننەش هەر حکمی خوا نییە؟ آخر گرفتەکە لێرەیە، ئیشکالیەکە لێرەیە کە کەسێک وا بزانیتن ئەو ئەحکامانەی کە لە سوننە هاتووە، ئەو حکمانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هێنایتی لە فەرمودەکانی ئیتر بە قسە بی، بە کردەوە بی، بە تەقریر بی، یعنی ئەو حکمانە هیچ پەیوەندی بە خواوە نییە والعیاذ بالله، هیچ پەیوەندی بە دین و بە وحیەوە نییە. خوا نییە، هەرچی حکمە کە هاتبی ئەمە حکمی خوایە، ئیتر لە قورئان هاتبی یان لە سونەتی پێغەمبەر درودی خوای لەسەر بی هاتبی، حکمی خوایە. هەر کەسێک قەناعەت بەوە بکە کە سوننەش وحیە لەلایەن خواوە هاتووە، کەواتە چ جیاوازیەکە؟ ئین الحکم ئیلا لله چ لە قورئاندا هاتبی، چ لە سونەتی پێغەمبەردا درودی خوای لەسەر بی هاتبی. بۆی بەڕێزان ئەمە ینی بەڵگەیە کە بەڕاستی زۆر لاوازە و هیچ ینی بنەمایەکی زانستی نییە. یەک لە بەڵگەکانی تر بەڕێزان کە حەدیسێک دەینەوە کە گوایە ئەو حەدیسە بەڵگەیە لەسەر ئەوە کە تەنیا حکم دەبی لە قورئان وەربگیرێ و ناکرێتن سوننە حکومێکی نوێ بهێنێتن. ئەویش ئەو حەدیسەیە کە بەو صیغەیە هاتووە ئینی لا أحرم إلا ما حرم الله في كتابه، من هیچ شتێک حرام ناکەم ئللا ئەو شتەی کە خوای گەورە حرامی کردووە لە کتابەکەی خۆی. دەڵێن لە کتابەکەی خۆی مەبەستی پێ قورئان. جارێک پێش هەموو شتێک ئەمە حەدیسێکی لاوازە، حەدیسێکی ثابت نییە، ضعیفە، صحیح نییە، حەدیسەکە کە منقطعە، پچرانی تێدا لە سەنەدی حەدیسەکە، و کاتی کە حەدیسەک یعنی یەکەم مەرج لە مەرجەکانی حەدیس صحیحی تێدا نیە، ئەویش مەرجی اتصال السەنەدە. کەواتە جارێک پێش هەموو شتێک حەدیسەکە کە ضعیفە، کە لاوازە، ئەمە ئیشی پێ ناکرێتن و ڕەت دەکرێتەوە و ناکرێ بکرێتە بەڵگە لەسەر هیچ حکمێک. بۆیە ئیمامی شافعی، ئیمامی بەیهەقی بڵێن ڕوونیان کردەوە کە لە ڕێی ئیمامی طاووسەوە کە حەدیسەکان ڕیوایەت کردووە، بەڵام خودی ئیمامی شافعی کە ڕیوایەتەکە دەفەرمێت هذا الحديث منقطع پچرانە، کەواتە پچراوە، کەواتە حەدیسەکە ناکرێتن سوودی لێ وەربگیرێت.
بەڵام بەڕێزان حەدیثێکی تر هەیە، طبعا ئەو حەدیثە من دۆزیمەوە لەبوو ئەو بڵێن فکرەیە، ئەم تاقمانە، ئەم بیر و بۆچوونانە، یعنی ئەم حەدیثە ضعیفە. بەڵام حەدیثێکی تر هەیە بە هەمان معنای ئەم حەدیثە مختلف فیهیە، یعنی زانایان ڕای جیاوازیان لەسەرە، هەندێک لە زانایان پێیان وایە صحیحە، هەندێک لە زانایان پێیان وایە ضعیفە، کە ئەوە بەڵگەی ئەوان نییە، یعنی من بڵێن ئەم حەدیثەم دۆزیتەوە وەکو بەڵگەل و ئەوان ئەو جەش دێم ڕەدی بەڵگەکەی دەدەمەوە. حەدیثەکە چییە؟ کە سلمانی فارسی دەجێرتەوە کە پرسیاریان کردووە لە پێغەمبەر درودی خوای لەسەر بی لەسەر حکمی هەندێک لە بڵێن ینی کەرە و پەنیر و هەندێک لەو خواردنانە، فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە وەڵامدا فەرمووی الحلال ما أحل الله في كتابه والحرام ما حرم الله في كتابه وما سكت عنه فهو مما عفى عنه. کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی حلال ئەوەیە کە لە کتابەکەی خوا داهاتبی، حرامش ئەوەیە کە لە کتابەکەی خوا داهاتبی، ئەگەر خوای گەورە حکمی شتێک باسی نەکردبی کە ئەمە ئێوەی عفو کردیە، وەکو دەڵێن يعني ئەسڵ وایە کە درستە حلالە، الأصل في الأشياء الإباحة. حەدیثەکە مختلف فیهیە، هەندێک پێیان صحیحە، پێیان حەسەنە، هەندێک پێیان لاوازە. طبعا دەڵێن ئەوانێک کە دەڵێن حەسەنە لەبەرەوە کە ڕیوایەت و سەنەدی زۆرە بۆیە دەڵێن يعني دەڵێن ئەم حەدیثە حەسەنە. بەڵام لێرە ئێمە دەڵێن چی؟ دەڵێن گریمانە ئەم حەدیثە صحیحە، یان حەدیثەکەی خوشیان کردیانە بەڵگە صحیحە. ئایا ئەم استیدلالە جائزة يعني نخير؟ زان إمام البيهقي دفرمي شي دفرميت إن صحت هذه فإنما أراد فيما أوحى الله، إن صحت طبعا صحيح نية بلام قريم أنا أقر صحيح بو، فإنما أراد فيما أوحى الله، ثم إنما أوحى الله إليه نوعان أحدهما وحي يتلى والآخر وحي لا يتلى. دفرميت أقبيت الراس تجبيه خواهي قورا ما بس في أوية أو حكميك لري وحي وهاتبيتا، وحي جدو وحي موان هي وحي يتلى كقرآن ووحي لا يتلى كسنة پیغمبر درود خواه لسر بي. او جاء امام بيهقي دفرمي يعني تفسيري كتابة كد بقشت گيرتر، دفرميت كتاب ما بستي في قرآنية، كتاب قرآن وسنة ما بستي في دينة ودينش قرآن دا قرتوا وسنتش دا قرتوا. ابن حزمش بهمان شواز دفرميت وهذا حديث مرسل إلا أن معناه صحيح، دفرميت حديثك مرسلة منقطعة بشراني تدا بلا معناه كي صحيحة، لأنه صلى الله عليه وسلم أخبر في هذا الخبر بأنه لم يقل شيئا من عند نفسه بغير وحي من الله تعالى إليه، وأحال بذلك على قوله سبحانه وتعالى وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. ده فرميت پیغمبر صلى الله عليه وسلم لو فرموديا بيمان دالت كهيش قسيك أو لأخويا ونهينا وبلام لري وحي بل كل ري وحي وهنايتي بوي إخوائي قوري ده فرميت هر قسيكي فرموي بيت أو وحيا بوي بارزان يعني آخر خال كأماجا بيبكم بو قسە کردن لەسەر ئەم بەڵگەیە، یعنی بەڕاستی زۆر جێ سەرسوورمانە کە دەبینین زۆر جار ئەو بڵێن تاقمانە ئەو بیرروکانە کە بەڵگەی دەهینەوە، یعنی بەڵگەکە حەدیثە کە چی حەدیثەکە ضعیفە و دەیکەتە بەڵگە بۆ ڕەتکردنەوەی حەدیثی صحیح. ئاخر ئەمە باشە چۆن دەکرێت ئەتو خۆت حەدیثی صحیح ڕەت بکەیەوە بڵێ لەبەرەوە چونکە حکمێکی زیادە هیناوە، حەدیثەکە ئەگەر چی صحیحش بی لەلای کوی گشتی زانایان ئەتو بیکەیە بەڵگە لەسەر ئەوە کە حەدیثی صحیح ڕەتکەیەوە بە حەدیثی ضعیف. ئاخر ناکرێتن ئەمە چ منهەجەکە، یعنی بەلکو جار وهەیە والله حەدیثەکە مەوزوعە لا ئەسڵە لەهو دانراوە هەلبەسراوە بەدروو ئەوە کراوە کە چی دەبینین دەکەنە بەڵگە بۆ ڕەتکردنەوەی ئەحادیثی بوخاری و مسلم. ئەمە بەڕاستی منهەجێکی زۆر هەڵەیە، یعنی هیچ بنەمایەکی زانستی نییە. بۆیە ئێمە کاتمان تەواو بوو ئینشاءالله ئێمە بڵێن لە بەرنامەکانی داهاتوو زیاتر قسە لەسەر بەڵگەکانی تری ئەوان دەکەین و ئاخر دعوانا الحمد لله رب العالمين.